پرسیار چی ڕوودەدات ئەگەر جەنگ ڕوو بدات؟ وەڵام ئەم وەڵامە کەمێک زەحمەتە لەبەر ئەوەی ئەوە پەیوەستە بەو جۆرە بوونەوەرەی کە شەڕی لەگەڵ دەکرێت و ئایا ئەو جۆرە بوونەوەرە چی جۆرە تەکتیکێک بەکاردەهێنێت. شەڕ بەو جۆرە نییە کە ئێوەی مرۆڤ بیری لێ دەکەنەوە بە وشەی شەڕ چینی هەیە لیڤڵ. احتیمالی یەکەم ئەوەیە سیاسیەکانتان بخەنە ژێر ڕکێفی خۆیان، سیستەمی کۆمەڵاتیتان تێک بدەن. احتیمالیەکی تر ئەوەیە چەکێکی پێشکەوتوو بەکار بهێنن بۆ دروستکردنی بوومەلەرزە یان ئەکتیڤکردنی بورکانەکان یان ڕووداوی تر کە بۆ ئێوەی مرۆڤ وەک ڕووداوی سروشتی دەبینرێت. بۆ نمونە تسونامی دروست بکەن. لەو باوەڕەدا نیم کە فیوشنی مز بەکار بهێنن لەبەر ئەوەی ئەو فیوشنە تەنها کاریگەری لەسەر مرۆڤ نابێت بەڵکو کاریگەری لەسەر هەسارەکەش دروست دەکات. لەو باوەڕەدام یەکسەر پەلاماری هەسارەکان نەدەن لەبەر ئەوەی بوونەوەری مرۆڤ زۆر بێهێزن لە بەردەم ئەواندا. هەتا ئەگەر ئێوە تواناشتان هەبێت کەشتی ئاسمانیەکانی ئەوان بخەنە خوارەوە هێشتا ئەوە نابێتە بناغا بۆ برنەوەی جەنگ و ئێوە ناتوانن هەموو کەشتەکان لەناو بەرن. با بڵێن ئێمە دڵنیا نین کە شەڕی گەرم ڕوو بدات لە چەند ساڵی ئایندەدا. نامەوێت ئەم باسە درێژە پێ بدەم. پرسیار ئەمە کۆتایی چاوپێکەوتنەکەی ئەمڕۆیە؟ دەتەوێت شتێک بڵیت یان نامەیەک ئەڕاستی ئێمە بکەیت؟ وەڵام چاوتان بکەنەوە ببینن باوەڕ بە مێژۆ درۆینەکانتان مەکەن یان زاناکانتان یان سیاسیەکانتان. بەشێک لەوان ڕاستیەکان دەزانێت دەربارەی چەند شتێک بەڵام زانیاریەکان نادەن بە خەڵکی سڤیل. ئەوان ترسیان لەوە هەیە کە خەڵکی تووشی پەنیک و دڵەڕاوکێ ببن. من لەو باوەڕەدام ئێوە بوونەوەرێکی هێندە خراب نین وەک لەوەی کە زۆرێک لێ ئێمە بیرتان لێ دەکاتەوە. پێم ناخۆشە کۆتاییتان ببینم. ئەوە هەموو شتێک بوو کە من ویستم بیڵێم. بڕۆ دونیاکەتەوە لەوانەیە ڕاستیەکان ببینیت لەوانەشە نەیبینیت. بەڕاستی جۆری ئێوە زۆر خۆپەرستن. پرسیار لەو باوەڕە دەیت کەس هەبێت باوەڕ بەوە بکات کە ئەم چاوپێکەوتنە ڕاستیە؟ وەڵام نەخێر. بەڵام ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر سەرنجڕاکێشە بۆ خوێندنەکەم. وەک وتم پەیوەندی کۆمەڵاتی نێوان مرۆڤەکان دەخوێنم. دوای چەند مانگێکی تر دووبارە دادەنیشینەوە. پاشان دەمەوێت گوێبیست بم و بزانم چی ڕوویداوە پاش بڵاوکردنەوەی ئەم چاوپێکەوتنە. لەوانەیە هێشتا هیوا مابێت بۆ جۆری ئێوە. کۆتایی بەشی هەشتەم. سپاس و پێزانین بۆ ستافی کوردستان پۆست بۆ بڵاوکردنەوەی ئەم بابەتە. ئەم بابەتە زۆر تازەیە بۆ کورد و تا ئێستا هیچ کەس باسی لێوە نەکردووە. منیش وە کوردێک حەزم کرد هاونیشتیمانەکانم لەم باسە بێبەش نەکەم. دەزانم ئەم باسە پرسیار زیاتر دروست دەکات. بۆ وەڵام هەر بۆیە هەر کەسێ پرسیاری هەیە دەتوانێت لە ڕێگەی کۆمنت یان فەیسبووکی خۆم بینووسێت بە گوێرەی توانە وەڵام دەدەمەوە. تکایە پرسیارێک بکە کە ببێتە مای فێربوون بۆ هەمووان. ئەم چاوپێکەوتنە بەڕاستی ڕوویداوە. چیرۆک نییە. ئێستا لە دەرەوەی چاوپێکەوتنەکە وێنەی چەند شارێکی ژێر زەوی بڵاو دەکەمەوە کە تا ئێستا مرۆڤ نازانێت کێ دروستی کردووە و بۆچی مەبەستێک بەکار هاتووە. ئەمە وێنەی شارێکە لە تورکیا دۆزراوەتەوە لە ژێر زەویدا. تا ئێستا مرۆڤ نازانێت ئەم شارە کێ دروستی کردووە و بۆچی مەبەستێک دروست کراوە. ناوی شوێنەکە دێرین کوی و بە وتەی ئارخێولۆخەکان ئەم شارە تەمەنی 3500 ساڵە و جێگەی ژیانی تێدایە بۆ 35 تا 50,000 کەس. لە ساڵی 1963 کەسێک بە سوڵفە دۆزیەوە کە خەریکی خان و دروستکردن بوو. دیوارێکی ڕووخان لە پشتی دیوارەکە تونێلێک هەبوو. ئەم تونێلە دەچووە سەر ئەم شارە گەورەیە لە ژێر زەویدا. بۆی هەیە ئەمە شاری ڕەپتیلیان بێت. وەزانەکانتان ئەمە دەزانن بەڵام باسی لێوە ناکەن. وێنەی شارەکە بە تەواوەتی. وێنەی ناوەوەی شارەکە. وێنەی خوێندنگا لە ناو شارەکەدا.